ئەو کاتەتان باش دەڵێن کاتی هاوڕێیەکان هاودید و هاوبۆچوون دەبن ئەوە برادەراتی و هاوڕێتەکان قوڵتر و جوانتر دەبێت. خۆشحاڵم ئەم شەو بە میوانداریکردنی سێ هاوڕێی دیرین، سێ کەسی جوان کە ساڵەها ساڵە بەیەکەون و هاوڕێی گیانی بەجیانین. کاک نادری ژینگە پارێز و شارەزای بواری گەشت و گوزار، کاک دڵشادی نووسری دیار و ناودار شاد شێخۆسانی و کاک دکتۆر سەربازی شاعر، دەتوان بڵێم شاعر و کوردیزان بەخێر بێن. کاک نادر لە لای بەڕێزتە دەست پێ بکەم. ئێستا ماوەکە ئاگادارم بەڕێزت بە چیاکان دەکەوی، دەچێت چیاکان و هەنەرێن شێت بووە ناشێت بووە بەڵام بیرۆکەی زۆر جوانت هەیە، ئەو شارستانیەتە و ئەو مەزارگە و ئەو ئەشکەوتە دێرینانە تاوان یاداش دەکەی، ئەم دیتیتم دکمنت دەکەی باشە، هیوادارم یاداشش بکرێ ئەوەش بکرێ سەخەریکی وی گەیشتە چێ لەگەڵی بەردەوامین کوردستان. تەوان سەرەتا سڵاو لە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ جەنابتان بۆ بەرنامەکە، سوپاس بۆ هاوڕێیانی تەمەن کە تەمەنێکە پێکەوەینە کە ئامادە بوون پێکەوە گفتوگۆیەک بکەین و باسی هەندێک یادەوەری بکەین. بینە سەر پرسیارەکەی جەنابێت بەڵێ تەبان بەر لەوەی بیر لەوەی بکەینەوە چۆن ئەوە سەری هەڵدا، ینی سەرهەڵدانی ئەو بیرۆکەیە کە ڕوو لە چیاکان لە ناو چیاکانیش ڕوو لە شوێنەوار و ئەشکەوت و شوێنە دەگمەنەکان بکەم. بەڕاستی ڕەجی بیرۆکەکە لۆلای مامۆستا دەگەڕێتەوە کە لەوێن دەرێ دەستمان پێکرد لەگەر مامۆستا دڵشاد لەگەر دکتۆر سەرباز لە 2005 کە من لە ڕۆژنامەی خەبات دەستم پێکرد لەسەر داوەتی و لەسەر بانگێشتی بەڕێز مامۆستا دڵشاد. دواتر ئەو خولیایە بووە خولیام کە من بەردەوام ئیش لەسەر ئەوەی بکەم گەشت و گوزار پەرە پێ بدەم. هەر ساڵێ و هەر جارێ و هەر 5 ساڵ جارێک ئەفکارێکی نوێ شتێکی نوێ هەوڵمدا ئیشی لەسەر بکەم. دوجار دوای ئەوەی کە چەند کتێب و چەند نووسین و 12 ساڵ لە گەشت و گوزار و دواترە گەرمەجال و باسیێنێکشت لەو بیرەوەرانە بکەین. دواتر بیرم لەوەی کردەوە چۆن ئێمە بتوانین ئەو شوێنانەی کەمترین خەڵک بینیویەتی ئێمە هەم ببینین هەم ئاشناشیانکەین بۆوانەی نەیان بینیون. بۆیە باشترین دەرفەت بوو کە لەگەر گروپە شاخەوانیەکان هەماهەنگیەک بکەین. دانجینێکەوە شیکترە منە ئەوەش دیارە خێری تێدایە. بەخۆی هەر ئامانجەکەش ئەوەیە، یەک لە ئامانجەکانە، ئامانجەکە ئەوەیە یەک لە ئامانجەکان دەبێت سوودی جەستەیشت پێ بگە، ینی لە ڕووی وەرزشەوە سوود وەرگری. جاکەمە هەم وەرزشەکەیەکەین دەچینە چای لەگەر کۆمەڵێک هاوڕێ و برادری زۆر خۆشەویست هەموو کەسانی لە ڕووی کۆمەڵایەتیش کەسانی زۆر ڕێکن. لەوێ زۆر جار دەچوینە جێیەکان بە سەرچیاکان دەکەوتین کە دەچێت سەرچیاکان وەکو درۆن وایە خوار خۆت دەبینی، دنیاشی جیاوازە. لەگەر ڕۆیشتن زۆر جار ئامانجمان دادەنا، مەسەلەن بۆ نمونە دەچینە ئەولووتکەی، دواتر هەندێک جار ئامانجمان کردە قەڵایەکان دەچینە سەر ئەو قەڵای، ئیتر دەچی سەر قەڵایەکان شتی سەیر و سەمەرە دەبینی. لەوێ دەستی پێکرد گوتم پاشە مەدەینە و جیانە لەبەر چێ ئەوەیە من دەبینم خەڵکی دیکەش نەبینی و سوودی لێوەرنەگری. بۆیە دەستم پێکرد بە تۆمارکردنیان. ئەوزە دەگەڕێنەوەکن. بەڵێ باشە ئستا دەکەن تۆمارەکە ڕاوسن. کاک دڵشاد وابزانام ئەوەی مامۆستا نادر باسی کرد 2005 بەش پێشتر یەکترتان دەناسی وەنیە؟ ئەمە لەگەڵ مامۆستا نادر لە مێژ یەکتر ناسین پێشتریش، بەڵام زیاتر بابەتەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 ئێمە لە ڕۆژنامەی خەبات بیرمان لەوە کرد کۆمەڵک چەند لاپەڕەیەکی هەفتانە دابنێ کە لایەنە جیازیەکانی ژیانی کۆمەلگەی هەمە ڕەنگ بی، یعنی هەر مەسائلی سیاسی نەبی. لەو بابەتان یەک لەوانێکە بەلامانەوە گرنگ بوو گەشت و گوزار بوون. طبعاً کاک نژاد عەزیز سورمی ئەو وەکو سەرنووسەر ئێمەژە کۆمەدیری تەحریری بیرمان لەوە کردەوە کە کۆمەڵە خەڵک دەستنیشان کرد، ئەو گوتی تۆ چێت پێ باشە بینە، بەڵام ئەم بخۆی لەبەر جوغرافیام تەواو کرد بوو. جوغرافیای سیاحی هەیە بەشێک لە دەرسێک، ئەوجا ئێمە لە جوغرافیای عادەتەن کە تەماشای سیاحی دەکەن لە دوو جانب، عادەتەن جوغرافیا لەموو بابەتێک لە جانبی طبیعی و جانبی بەشەری لۆی دەچین. مامۆستا نادر تەماشەم کرد ئەو کۆمەڵناسی تەواو کردیە، پێشتریش دەینووسی و ئاگادارم کە لە کولێش
کەسێکی مەحەریشی تەواو کردەوە بزانن بەڵێ هەستان پێش بعدەکە پێشتر بوو لە کولێک اختصاسەکەی کۆمەڵاسی بووە و ئاگام لێ بوو کە لەوێ ڕۆژنامەشیان دەرەکرد ینی ڕۆژنامەیەکیان هەبوو لە کولیا بابەتیشی دەنووسی دی هەستم کرد ئەکتیڤە و ئەو بابەتە بیرم لێ کردو زیاتر بە کەسێک بیکە لایەنێک کۆمەڵ ناسەکە لەگەر خەڵک تەمان زۆر گرنگە ویش گوت وەڵام من لەو بابەتی ئیشی منی وت من ئەتوارە ناو مۆزوعەکەی تەمان کە هاتە ناو مۆزوعەکە ئێستاکە بۆ ماشەڵا پسپۆرەکە لە بوارەی بژمارەیە کتێبی هەیە دەستخۆشی لێ دەکەم ماشەڵا لە ینی بەڕاستی بۆ ئەمەش زۆر گرنگ بە بەنسبەت ڕۆژنامە ئێمە تەمان لەو وەختیەوە تا ئێستا بەردەوام هەفتەی جارێک و ئەو وەختی ئەو هات لاپەڕەکەی وەرگڕاستی ئێمە دەتوانن بڵێم بەعام لە کوردستان تەنها لە میدیاکانیشدا ڕۆشنبیریەکی وا نەبوو شارەزای معلومات و زانیاری لەسەر سیاحە نەبوو چۆن سیاحەتی و بابەتەکانیش ئەو هات کۆمەڵک هەفتانە پێناسی جۆرەکانی سیاحی دەکرد سیاحەتیە لەبار بڵێن کاکشە لە ئەلفبێ ڕادەست بەڕاستی یعنی نییە جۆرەکانی هینا وردەوردە دێ دوای کتێبی دەرکرد و بابەتان تەمان ئێمە ئامانجی ئێمەچی بوو لە ڕۆژنامە ئامانجمان ئەو بوو ئێمە تەماشەمان کرد کوردستان جوانە ڕووی تەبیعەکەی هەیەی لە ڕووی کۆمەڵایەتیش بابەتی هەیە و سیاحەوە ئیشیویش ئەو باشتر زانی سیاحە عادەن لە ڕووی بەشەریەوە يعني لەوانێ ناوچە هەیە فەرقیە لەگە ناوچەی لە ڕووی تەقبولکردنی لە مؤسسات و یا با بڵێن سیاحە و لە بابەتە بۆن بە شەقڵاوە کە ساڵانێکی زۆرە یعنی هەست دەکەی شارێکی سیاحی ناسراوە لە بەرەوەی خەڵکەکەشی لەگەڵی هەبووە بەڵام لە زۆر ناوچەی کوردستان لەوانێت تەقبول نێ بەگەر عواملی طبیعیشی تێدا هەبێت لەوانە قبول نەکە عنی ببیتە جێیەکی سیاحی بەو زۆرە ئەوە زۆر دەوری بوو بەڕاستی لەسەر ئەوەی کە دیقەتماندا ئێمە پاش ئەوەی کە و بەردەوام ولی ئیشکردنەکەی زۆر هەفتانە ئەمە بەردەوامە تا ئێستا 20 ساڵ زۆرە بەڕاستی پاش ئەوە هەستمان کرد ینی سەقافەتێک دروست بە تەنانەت کاریگەری کردە سەر ئەوەی کە خوێندن کراوە مەعاد و لەو بابەتانە بەشی بەشی سیاحە کرایەوە کە گرینگە لە کوردستان و ئێستا وای لێ هات نەک ئەوە من ئەوەی ئاگدارم ئەو خۆی لەوانە ژمارەکان بزانی ژمارەیەکی زۆر ماسەر و دکتۆرە ئیشیان لەو بارە کردی هەمووی دێنە لای ئەو وەکو خەزانێک ئێستا کاکشاد ئەو بوویتە مەسەڵەن کەسەشی دیارەوە دەچینە باس شەقلاوت کرد دەچینە کاک دکتۆری گرینگە ترکو ئەمەش کە دەستمان پێکرد یەکەم دەر کوردەوار دەری پڕبای شەقلاوەماندا تۆ بۆ پێی ئەمیش سپاسی جەناب دەکەم و دەستخۆشی لەو برادرانەکەم و ڕێز و احترام بۆ بینەران هەیە بەسەڵاتە من ناسینم دەگەر کاک نادی لە ڕێی نووسین بووە ینی هاوڕێتەکەن لە ڕێی نووسین بووە ئەم پێشتر کاک دڵشاد مەناسی بەو پێیکە من هەندێک بابەتم جار بەزار گۆڤاری برایەتی و دواتر لۆ خەباتە نووسی ڕۆژەشی بابەتەکەم زمانی بابەتەکان هەمە ڕنگ بوون ینی بەو پێی شەقاوە شارێکی گەشت و گوزار بوو ینی زۆر زار ئاوڕم لەلایەنی گەشت و گوزاری شەداوە بابەتەکە مینا دەمە کاک دڵشادی گوتیەوە خەریکین داپەڕەکی تایبەت بە گەشت و گوزار دروستەکەینەوە ئەو بابەتەی دەوێن دەرهەرەگین باشە ئیدی دەوێن دەرکە کاک نادریش بابەتەکەی دیت بۆ ئەوە تەرژای کردم بەڕاستی گوتی حەزەکەم زیاتر لەناو ئەو ژینگەی دۆخۆشی چەند جارێک سەردانی کردین لە شەقراوی دواتر وەی لێهات کە پەیوەندی خێزانین دروست بوو یعنی کاک دکتۆر ئەتو ئەوەی لە نووسین دەنازی کاتی تەوان تەسەورەکەت هەیە کە دیتت کو دیتت يعني بجوري تصورك بوس كإنسان مثلا بابته شو دخين تو تصورك له أو شخص نديد ونيا بيشتري كاك نادم نديد أول شيء ديتد هلا خبات ديتد لا ين لا أمن يا كم زارش نم ديتا بابته كم براو بو دواي كاك نادر كبابته كيديد بو براوي كردوا إدي ديار أو يحبوا يعني سزابي لقى شوازن وسينا كيمن هبو پەیوەندین کرد و دواتریش دیتم دواتر سەردانی شەقڵاوی کرد و سەنیشەکی بەیەکەوەشن کردن لە ڕێپۆرتاژوەندەکە بابەت نووسینن بەیەکەوە کرد بەڕاستی لەوێن دەرەوە ئەوەکو زەنابش لە مقدمەی بەرنامەکەی باست کرد هەندێک جات تەبعی بە شارەکانیان ئەو تێڕوانینانەی کە هەیتیان لێک نزیچێک دروستە بی ئیدی بە هاوڕێتەکە قوڵترە بیتەوە خۆگەمە نام لە ژیانی خۆم بەدەیان کەس دەگەریەکەوی نەڕێ بەڵام بەردەوام نابین هەر کەسێک کیمیایەکی هەیە هەر کەسێک ئەوەی حالەتی هەیە وەنیا ئەوە دەکا ئەو کەسە چەند لی نێزیک دەبی و چەند دوور دەبی کاک نادر دەینەوەکەم بەڕێزت ئەم و بیرەوەری و یادەوەریەکان لەکنەتوە ئەمە حەزمان لێ هەندێک بیرەوەری خۆش و ناخۆشش قەیناکە باز بکەین لەو هاوڕێتیە وەڵە تەبان لەوێ بەجێمان هێش کە دەچوین لۆچیایی زۆر جار یەکەمین جار زۆر زەحمەت بووە من ئەو هیوایەتەم بێتە دی ڕۆژێک بچمە چیای زۆر جار بیرم لێ دەکردەوە چۆن بچم بەس خۆش خەڵکی چیای نییە دی بەڵام ئاخر چوونەچیا ئاسانیە زانستە دەبی بە شێوەیەکی زانستی بی بەڵام ئەو کاتی نەمدەزانی بە شێوەیەکی زانستی یەک شتم دەزانی دەترسام
لەبەر چ دەترسام لەبەرەوەی دەترسام دەمگوت ئەو خەڵکانە دەچن شاخەوانن ئەی باشە من کو لە گەرەوان بڕم ئەوان شارەزا و ئەوان بەلیاقە ئەوان بەتوانە ئەمە ناتوانم لە گەرەوان بڕم دوای دەمگوت ئەخرە من ڕۆیشتمە دەگرت یعنی بیرم لە زۆر شتی دەکردەوە زۆر شتم بەسەردا بێت بەڵام بەڕاستی یەک دوو برادر لەوانەی یەکیان هەر خزمی خۆمە زۆر جار کاک زاهیر با ناوی بینین زۆر جار دەیگوت ئەوە چوونەچیا لۆ کەس دروست نەبی لۆ کەس باش نەبی بەس لۆ تو باشە دەمگولۆ دەیگو ئەوەی ئەمە دەبینین ئەوەیە کە تو لە دوی دەگەڕێ دەیگو من دەزانم ئەتو چەند ئەو جیانە وڵا ڕۆژێکیان لە گەلی کەڕکی پێشاندام چوو بوو گەشتەکیان کرد بۆ ڕسمی هینابوونەوە دیتم سروشتێکە باوەڕم نەکردەوە کوردستانە یعنی باوەڕم نەکرد ئەو ڕسمانە کوردستان هەرچەندە من پێشتر وەکو فۆتۆگرافەر و وەکو خەڵکی چیای جاروبار بە سیارە دەچوینە ناوچە چیایەکان بەڵام زۆر بە پێ ناڕۆیشتین نەخۆ هەر لە ناو سروش بوویمە هەر چویمە لەوەتەی لەگەر مامۆستاوان یەکترمان ناسیە و یەکێک لە هۆکارەکان گوتم ئەوان هاندەری من بوون کە کامیرەی دەستگەینمێ و ڕوو لە هاوینە هەوارەکان بکەم و ئەوەی لێکردم کە لە 1970 هاوینە هەوارەکانی کوردستان بە سیارەی خۆم لەسەر خولیای خۆم بگەڕێم و راپۆرتیان لەسەر بکەم و لە جگە لە ڕۆژنامەی خەبات لە زۆر جێ دیکەش پەیوەندیان پێوە کردم ئەو راپۆرتانێ من دەکەم سوودی لێوەرگرن و بڵاو بکەنەوە بەڵام ئەوەی ئێستا باسەکەم لۆسیای ئەو هەر زۆر جیاواز بوو یعنی بەڕاستی کە یەکەمین جار چوومە سیای نەجلکم شیاوی ئەوەی بوو کەلیپەلەکان نە پێڵاوەکان دوور لە ڕوتان گوتیان کاکە مادەم ئەو جێ زۆر پێخۆش داهەرەوەرە پیاسەکمان لەگەر بکە ئەو کاتێ من وتە بێژ بووم لە گەشت و گوزار وتیان وەرە پیاسەکمان لەگەر گوتم ئاخر خەتەر گوتیان ئەو جێ زۆر ئاسانە خەتەری تێدا بەسە تو نابینە جێ خەتەرەکەی چوومە میش بە پێڵاوی ئەتیادی و بە جلکی ئەتیادی چووم خۆم لە ناواندی تۆ من وەچی برەی تەیرەکی شاز بووم لە ناوە زۆر جیاواز بووم هەر چۆنە چیبی چوینە گەلیەکەی زۆر ڕۆیشتنی تێدا نەبوو نەچوینە جێ خەتەرەکان بەس شتی زۆر جوانماندی لەوێوە عاشقایەتی من بۆ ناو سروشت و چیا دەستی پێ کرد گوتم دەبی ئەمن سوود لەو شوێناوەنە وەربگرم لە ڕووی گەشت و گوزاری کە خەڵکی دی نەیبینیون گەلیە تافگەیە لووتکەیە مەزارگەیە ئەشکەوتی دەستکردە ئەو کاتی ئەشکەوتی دەستکرد هەندە نەمدەزانی هەیە نەمدەزانی تەنیا دۆمزانی ئەشکەوتی سروشتی هەیە چوو بوومە شانەدار چوو بوومە یەک دوو ئەشکەوتی دیکە ناومزانی بوون لە کتێبەکان خوێنده بووم بەڵام کە چوومە چیایی و قەڵات و ئەو شوێنانە و تر گەشتەکان جیهانەکی زۆر جیاواز و زۆر فراوان زۆر دەین وڵات کاک دشاد هیچ لەگەریان نەچووی ناوەڵا من لە خۆت ڕادەبینی من لەو مشکلەم هەبوو هەر حەزیچم لێ بۆ تەمام بەجێ شاش لەگەڵابی نەوتوانی بچم چکە بڕاستی مۆزوعی کاتەکە مشکلە بوو ئەوانی گروپێک بوو ماشەڵڵا مەزبوطن لە ڕووی کات و یعنی هیچ لە خەیاڵت دانە زۆر بریم بدەکردەوە چکواسم دەکە هەم تەندروستیشم زۆر باشە و بەڕاستی من کە متابعی ویشەمە کرد ئەوە بۆ شتێکی باوێسە لە هەموو شارەکان و گروپانە دروست بوون بەڵام ئەوەی کە گرنگترە من دیقەتمدا ئەو کە ئیسtismاری دەکرد بۆ مەسەلەی لاپەڕەکەی کە گرنگەکە لە چدایە لەوەیدا کە بەڕاستی من دیقەتمدا لە ساڵانی زووش لەوانە هەمومان جەنابیشتان خەڵک برادرانیشمان ئێمە لە قۆناغی سەرەتاویە با بڵێن لە ناوەندیش زۆر جار جێمە لە هەندێک ئەشکەوت دەبوو تەسەوڕکەی خەڵکی ئەعدادی تەواوکردنی نێزانانی نیاندرتال ئەرێ لە پارێزگای هەولێر یان ئەشکەوتی شانە دەرکە نیاندرتال لێژ یا ئینسانی کۆنوانە یا مەسەلەن یەکەم گوندی کشتتوکاڵی ناوی سەرمۆیە لە چەمچەماڵە لە منهەجیش پێمان وا هەر ناوکدا چکۆ تەوزیح نەدەکەرە بەڕاستی ئەو وای کردو ئێستا یعنی وەکو سەقافەتی خەڵک بزانی چکۆ بەڕای من لۆ زۆر شت گرنگە یەکەم گرنگە لەوەی کە ئێمە ئێستا با بڵێن ئەو نەتەوانەی دەوروبەرمان کە سەردەستن لە کوردستاندا دەتوانێت بڵێن بەڕاستی داگیرکرد با بڵێن کە وڵاتیمان داگیر کردو یعنی ئیش لەسەرەوەکەن کە ئێستاژەمە زۆر خەڵک دەبینی ڤیددیو قسە دەکات دەلەسەن کورد مەوتنی نییە وڵاتی نییە تاریخی نییە لە کاتێکدا ئێمە کۆنتترین میلەتی لەو منطقەی لە شەرق لەو سەرخەڵکی لە ناوچەکەینە کە ئەسڵەن باو باپیرانەوە لێرە ژیان مەسەن ژیان لێرە بووە یعنی ئەوە یەک لە مشکلە گەورەکانێک ئێمە ئینسان بەڕای من خۆی بەکەم دەزانی کە تەماشا دەکەن لە ئەو میلەتانە دەوڵەتیان هەیە هەمویان گالتت پێ دەکەن کە تو هیچ نی ئینجا خۆشمان ئەوە لایەنێک وەکو لایەنی تریشکە ئیسtismاری کە لە بواریەوەی ئێمە وەکو وڵاتێک لە هەرێمی کوردستان زۆر پێویستمان بۆەوەی ئەو لایەنەکە بژێتەوە تەمان ئەو لایەنە خەڵک زۆر ئیسفادی لێ دەکەن لە هەموو لایەنێک ئێستا زۆر ناوچەی کوردستان هەبوو جاران
پێم وابوو زۆر کەلوپەل و یا بابنە زۆر پێداویستی و بەرهەمی ساڵانە بووە عیبە بە بفرۆشی زمانی خۆی کوو بەڵام ئێستا تۆگەڕوای هەت ناوچەکە گەشتیار ڕووی تێکرد یعنی لە هەموو ڕوویەکەوە بەرهێنانی بەرهێن لە شتەکان دەکرێت مەسەن کەلوپەل لە زۆر ناوچەیە من دقەتم داوەتی پیر لێ دەکەمەکە دەڵێ کابرا تەماتە و خیار و میوەشتی خۆچی لەسەر زیادەدانی پێویست ناکە خۆی بشاوشکە دەبی خەڵکی کوردستانەوەی لا دروست بکە گرنگە ئەو بابەت هەست دەکەم ئێستا چۆتە ناو بەرنامەی حکوومەتیش و هەتا لە کابینی نۆژ ینی ئیتیماماتی زۆریان پێدا لەسەر مەسەلەی سیاحە ئێستا عین لەخوا بەزیاد بەهەست دەکەم بەڕاستی زۆر ئیتیمامی پێدەریوت لەو بابەتە دەرچووکە با بڵێن وەکو بابەتێکی سیاحی سەقافی باز بگرێت تا لەوە تازە بۆ بەرنامەی حکوومەت یعنی ئێستا لە سیاسەدا ڕێژی لێ دەکرێت بەڵێ لە بەرنامەی حکوومەت ئیشی لەسەر دەگرێت کەواتە بەڕاستی لایەنێکی گرنگەوە ئەوە لایەنێکی هەرە گرنگتریش بەڕێ من ئەوەیە ئێمە مشکلێکی گەورەمان لە کوردستانی خۆمان هەویش ئەوەیە کە دانیشتوان لە ناوچە جیاجیەکان دابەشبوونی بە پێی ئەوەی کە هەیە زۆر جار شارە گەورەکان ئێستا هەولێر بۆن منە زۆر قەرەباڵغی لێ دروست بەڵام ئەگەر بێت ئەو پرۆژانە چاک بکرێن بۆ من ئێستا تەماشاکە لە سۆرانیا شارەکانی تر دەبینی دەوروبەری هەولێر پرۆژێ گەورەی لێکری ئەو دانیشتوانە پێویست ناکە کۆچکە بێتە هەولێر و انشاءڵەوەی لێ دەکات کۆچەی پێچەوانەوە عکسی دروست بیتەوە لە مشکلەکەمان ئەوەیە بەڕاستی مەسەلەن کاتێک ئەمە زۆر جادەم ڕخنەیەکم لە ڕۆشنبیرانی کورد دەگرەویش ئەوە بوو یعنی دائما کشت و کاڵ گاڵتەی پێکراوە کە لە کاتێکدا زۆر خەتەرە کشت و کاڵ ئێمە مەفروزە وڵاتێکی کشت و کاڵە بن عیبە نییە تەماشی ئەمریکاکە چه عظمەتی لە عسکەری و هەیمەنە و هەیمەنی لە هەموو دنیای کەچی ئایا وازی لە کشت و کاڵ هێناوە ئەمریکا نەخێر لەبەرەوە بەڕاستی گرنگ و زۆر جادی قەتمدا کابرای مسلەی مسەقف دەکو کابرا گوندیە ئەین وای لێ ئەکرد من زۆر جار دەچمە لە منطقەکانی خۆمان تەماشەم دەکرد کابرا معاشێکی پێمەگە باشە و 20 ڕۆژە چ دەکە هیچ ئەو ئاوە جوان ئەو ڕووبار بامەسەک دەگو خۆمە لە عالەمەوە کەمتری مەکرد با بخۆم گاڵتت پێ ناکەم دەڵێم سەرچاوی داهاتت زیادکە یعنی بەڕاستی بە هەموو شێوێک ئەو بابەتانە زۆر گرنگیان هەیە خاصان میدیا مؤسساتی ئیعلامی دەوری کاریگەریانە من دەبینیم لەوە مامۆستا نادەکە لە تەلەڤیزیۆنەکانی زۆر سوودیان لێ گرنگ لە هەموو حاڵەتێکدا مامۆستا نادر ئێستا زای عەفوان کاکشاد ئێستا ڕستە شوێنیەکی کرد کە زۆر پەرەی پێدا دەستی نەکەن دکتۆر سەربازی دکتۆر سەرباز ئەوەی باس کرا سەبارەت بە گەشت و گوزار و سەبارەت بە شوێنەوار لە زمانیش نەفسیشتە وانە بەرێبەر زەیبایەوە ئەم خانەی کولتور ئەوانە گرنگن بەڕاستیەمە ئەگەر باسە ساڵاچی خۆم و کاک نادری بکەم باسی بیرۆریم لۆ بکە چاڵاکی بیرۆری هەر بیرەوەریەکی خۆشەوەش یەکەم ساڵاچنەوە بوو کە لە چای سەفین کردن دەمیزباسی ئەو بیرەوەریە یەکەم هەفتەی دوای جەژنی قیامەی مەسیحیەکان مەسیحەکان هەموو عێراقی هەندێک جار لە دەرەی وڵاتیش یا لە دەرەی هەرێمیش دێن لە مەزارگەچیان هەیە بە ناوی ڕەبەنبوویە لە ناو قەدیسای سەفینە ئەوانە هەمویان ڕۆژێکی تایبەت ڕۆژەشی هەینی تایبەت لەوێ کۆ ئەبنەوە ئەمن ئەو بابەتی ئەو مەراسیمەم بە کاک نادی ڕاگەنەویش بە خۆی هات بەیەکەوە چوین ڕۆژێکی تەواو لە گەریان بووین دەوێن دەر بە پیانی شۆسەکەتینون لەگەر یادیش چوین و لەگەری شامانەوە ڕێپۆرداشێکی زۆر جوان و چاکن ئامادە کرد بەڵام کە دوایە بڵاوی کردو ئەبینم کاک نادر نایمنی پێشی داوی خۆ دووسە ڕاستە من زۆر لۆ تو زووتر چووبووی ئەوەی لاپەڕی گەشت و گوزاری هەبوو بەڕاستی مامۆستای منە لەو بابەتانەی نووسینی گەشت و گوزار شارەزاترا هیمەتەکە هیمەتیوی بووکە و شتە بەو جوانێک کرا ئیدی بەدر پێم ناخۆش بوو بەڕاستی کە ناوی خۆی لە میم ساڵاتێکی جوانتان نواند کاک مەبەستی لەوەیە وەکو ئەتەکێتی ڕۆژنامە نووسی کە من بەرپرسی لاپەڕەکەی بووم و بابەتە سەرچەکە من ئامادەم کردبوو دەبا ناوی من لە پێش باە ناویوی لە دووەم کەس باە بەڵام من ناویوم ئەوە ناویوم بە پێش ناوی خۆم جوانتر هەبوو ینی ئەمن لەوێن دەرەوە گەورەی کاک نادی شعوری کاک نادی هەست و ئەحساسی کاک نادی زۆر لەکنە من گەورەتر بوو بەرام بەڕاستی ینی ئەوە کەش دەستخۆش کاک نادر هەندێک یادەوەری خۆشن ئەو کاتەی پێی گوتم گوتی چالاکێکێ زۆر لەو گەشت و گوزار باشە گوتم چیە گوتیەوە هەیە گوتم وڵات دێم گوتی باشە وەڵامیش لە ماڵی باسم کرد منداڵەکان گوتیان مادەم شەقلاوێ و مادەم دەچینەمەش دەین ئێدە گوتم ڕۆم با بچین باتە عەرەفە چ خێزانیش بکەین وڵات چوین میوانداریان کردین لە ماڵێ لە ماڵێ بۆ تعرفی خێزانی یەکترناسینی خێزانیش دواتر خزمەتیان کردین بڕێک لە سەفین دوورکەین ئەتۆ ئەوە دەچی سەر ئەو چیایی مەسەن ئەو چیانە
ناترسێن وەچگوتنی ئەشدیهایەک ئاژەڵەکی چیوی بربوونەوەک ورچەک هەموو شتێکی ئێستا بۆ باسەکەم لەوێ کە دەینۆ سەرێ لەگە کاک سەربازی دوایەوەی لە ماڵی گوتی جابام تو بچینە دوای ئیشەکەی وەڵام مەشڕۆیشتین پێمای منداڵەکانیشمان لەگە خۆمان بردن چوین هەتا سیارە مەجال بوو بە سارێ ڕۆیشتین دوای ملن یەکەمین شاخڕەویشم لە گەرەوی بوو بەخۆی شاخڕەوی نەبوو بەڵام بۆ شاخڕەوی ئەهتانیوەی ڕێ بە سیارەی چوین تا جێ ئاهەنگەکەی لێ لەوێ بە دواوە سیارە نەدەڕۆیش دەبواە مشتو باینە سەرێ سەرباز کوچینێرەوە دوورە نزیکە نەمدیتە دەیگوت تۆتە لە پشتێرانێت ئەوتە لە پشتێرانێت دەڕۆیشتین خلاص نەدەبوو غێرە من نەڕۆیش بووم هەر دەڕۆیشتین خلاص نەدەبوو وەڵا دوایە گوتی پێمای منداڵەکانمان لە خوارێ بەجێهێشتن بەسەم نووت چوین لۆ سەرێ چوین لۆ سەرێ تەناشکەوتەکەی چوین لەنە ڕێ خۆرەکەی زۆر ناخۆشە ئەو کاتیش لەو من هەر زۆر ناخۆش بوو پێڵا و شتی ئەتیادی و بە ئەفەندیانی ناخۆش بوو بەڵام کاک سەرباز یارمەتیدام لە زۆر شتی یەکەم لە ڕووی معلوماتی دووەمینیش منداڵم پێبوونەوە بەناو منداڵەکەی لەوەردەگرتم دوایەتر چینە هیرانەوە نەبوو چوینە هیرانێ چوین مەزارگەی شێخانی کاچی هیرانێ لێیە طبعا تایبەتمەندێکی زۆری هەیە جیاوازە لە هەموو مەزارگەکان لە هەموو تەریقەکان ئەوان کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان هەیە لە عیبادەتکردن و لە شوێنی عیبادەتکردن و لە شوێنی ناشتن و لە قبستانەکەشیان گۆڕستانەکەیان لە ناو شاخ لە ناو ئەشکەوتەر کۆریە هەر دەتوانم بڵێم ئەوە یەکەمین ئەشکەوتی دەست کردیش بوو لەوێ بینیم سەرنجی ڕاجشم زۆر سەرنجی ڕاج نەمدەزانی لە جێی دیکەیە بەدەم دواتر ئێستا دیانی دیکەم دیانی دیکە و گرنگتر و شێوازی جیاوازترم دیتە و دیکۆمیان کردیە ئەوانە ئەو بیرەوەریانە بۆ من گرنگ وجا لەوێش بە پێڕۆیشتین منداڵەکانیشمان بردن یەکەکە من هەرگر بوو گچکە بوون منداڵەکان یەکەش کاک سەرباز هەری گر بوو یارمەتی دەدام وەکو کاکسەر ئێکی دیکەشمان لەگەر بوو کاک سەرباز بەوی کاک سەرداریش یارمەتی داین طبعا ئەو یەکتر بینین و یەکتر ناسین و تێکەڵاو بوونە کاک سەرباز لە قۆناغی ناسیارەتی تێپەڕی بۆ هاوڕێتی ڕاستەقینە بووە کەسێک بە معنای کەلیمە خۆشی بوو لە دوو ڕوانگەوە گەری جازە هەبێ ڕوانگەک لە ڕووی بابەتیەوە نووسینەکانم دەدی نووسینەکانی جیاواز بوون لە خەڵکانی دیکە یعنی داڕشنێکی جوان سەرنجڕاکێش هەر ئەوەش بووە من لە داڕشنی یەکەم کە مامۆستا دڵشاد تەسلیمی منی کرد ڕاستن بە دوو خاوەنی ئەو داڕشنەی گەڕام وتم دەبی بیبینمەوە بزانمەوە چییە شتی وها جوان دەنووسی لە من نزیکە گوتم دەبی بیبینمەوە وەڵام مامۆستا دڵشاد ئیتر دەستی خۆشبی پێی ناسان بوو ئیتر گەیشتنەوە ئەوە لە ڕووی نووسین و داڕشنەوە زۆر لێک نزیک بووین دواتر کە لەگە یەکدی هەستای نارێ ئەگەر یەکت بتەوێت تاقی بکەیەوە برادەر سەفەری لە ئەو گەشتەمان لەگەر یەکدی کە کرد کاک سەرباز لەکنە من چوە قۆناغەچی دیکە و ئیتر لەو ڕۆژیەوە هەتا ماستەر و دکتۆرا و هەتا لە بەڕێوەبەری ڕۆشنبیری شەقڵاوە بوو دەیان چالاکی دیکە قەت لێک دانەبڕاینە ئەگەر سەردانی یەک دیکە ئینشاءڵڵا لێکتانە کاک نادرا من سی چرکەم دەمینێ بەڵێ بەرنامەکەم زۆر خۆش بوو قسەکان بەرەوە خیری ڕۆی ئەو سی سرکەی دەدەمەوە کاک لەسەر هاوڕێتی شتەکەم پێ بڵێ بەعام لەسەر باسییان بکە هاوڕێتی بەعام من یەک قسە دەکەم ئەوش ئەوەیە هەز دەکەم لە وڵاتی ئێمە خەریکە ئەو بابەتانە کاڵ دەبنەوە ینی وەکوەی خەڵک ئیشی بە کەس نامینی هاوڕاتی نێ من بەڕاستی پار شتێکم خوێندووە لە یابان یەک لە دوورگەکانی یابان تەمان یابان زۆر دوورگەی هەیە کۆمەڵە دوورگە ئەو خەڵکێک کە لەوێ یەکەم لە ڕووی غیزا ئەو خۆراکەوە ماسی دەخۆن تەمان ماسی شتێکی تەندروستە بەڵام ئەو پرسیارانی کە کۆمەڵە خەڵک وەکو ئێستا چۆنی بە دانیشتن هاوڕێ بوون هەموو لە سەر 100 ساڵ بوون تەمەنیان ئۆکی ناوە لیان پرسی من گوتیان باش ئێوە یعنی بەچی ئەوە مەسەن دڵتان خۆش وتیان ئێمە تەنها بە یەکشت لە ڕووی کۆمەڵایەتی کۆمەڵە خەڵک یەکتر نبینین ئێمە وەکو هاوڕێ مثلا گوتیان ئێمە ئەسن هاوکاری یەک دەکەین لێمە لە شتێک لە کوردواری هەموو پیان دەگوت زبارە هاوکاری یەکترکردن وتی ئێمە هەرەوەز یەکتر دەکەین یعنی هاوکاری یەکتر دەکەین ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی و پێی دەژین بەوەی هەز دەکەین کە تەمەنمان درێژ دەبێت لەو بابەتێک کە ئێمە تێکەڵاوین پێویستمان بە یەکە زامن بیرم کردەوە یابانێک کە لە ڕووی تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتووە یعنی بەداخەوە مەسەن ئێمە کەنز لە لای مەهەیە باڕاست ئەو کللتورە جوان ئێمە هەست خەریکین خۆمان لایە دێن یعنی تقریبا زۆرش دروستە بێ مەسەلەن زۆر هەبوو لە نێوان برادرانیان و هاوڕێیاندا حاڵاتی خوانخواسە ناخۆش و با فێڵ یەکترکردن تا ئاستی کوشتنەوە با بچانە بەڵام بەڕاستی بەڕێ من ئەوە
لەزەتێکی زۆری تێدا لە ڕووی کۆمەڵات فعلەن هاوڕێتی پێکەوە ژیان و پێکەوە بوون و بە تایبەتی ئەوانە کە لە تەمەن لە ڕووی مستەوای سەقافی لێک نزیکیان لە هەر بابەتێکی تر حەز دەکەی تەواوکەری یەکترن ئەگەر یەکتر نەبی کاکشاد ئەوەی ئەمن دەی تێبگەم ببوورە بە کوردی تەمەەن درێژ دەکا زۆر گرنگە بەڕاستی هاوڕێتی تەندروستیش باش دەکات بەو قسە جوانانەی کاک دشاد دەینە کۆتایی بەرنامەکە تەندروست بن.